گوڵ باخێستا لە ناو بازاڕی قەیسەری ھەولێرانێکی لە کۆنتترین بازاڕەکانی ھەولێر بگمان دوایەوەی کەم ئەو هێرشە موشکیەش بۆ سەرشاری ھەولێر ئەنجامدرا هونەرمەندی و ماریا ھەورامی و کەسانی دیکەژ هونەرمەندانی سلەیمانی کە بابەتی ئەم موشک بارانەیان بەلاوە گرین بوو کوتیان دڵمان لە لای ھەولێرە ئەم باسیەوەیان کە دەیانوێ بە جەشتش لەگەڵ ھەولێرا بن بە هونەریش لەگەڵ ھەولێرا بن ماریا ھەورامی گۆرانێکی تایبەتی تۆمار کرد نیوەی قەیسەری تێپەڕاندووە بە گۆرانیەکە و خەڵک پێشوازێکی جوانی لێکردووە و بێگومان بەم جۆرە پێیان کوتووە بەخێر بێ بۆ ھەولێر ماریا خان بەخێر بێ بۆ ھەولێر ئەگە باسی کلیپەکەی ئەم جارت کەی چ جیاوازێکی دەبێت لەگە کلیپەکانی ڕابردوو دیسان لەناو خەڵکدا بزام جاران لەگە خەڵکی ھەولێر سواسانەکەم بەخێرهاتنتانەکەم بێگومان جیاوازیەکەی کە لە ناو خەڵکایە بۆ من جیاواز نییە یەکەم جارم نیە و یەکەم تەجروبەشم نییە بەڵام لەم کاتەیە کە ھەولێر خەڵکی ھەولێر بەتاقەت بوو حەزم کرد بەڕاستی لەگەڵ ھەولێرا یا خەڵکی ھەولێر یادگارێکی جوان بۆ ھەولێر تۆمارکەین و لەگەڵ ئەو خەڵکە پێکەوە دڵخۆش بین. پەیامێک کرد بۆ خەڵکی ھەولێر هەیە چۆن پێشوازیان لێ کردی من کەمێکم بینی بەس حەزەکەم لە زمانی خۆتە من زۆر 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 سپاسی خەڵکی ھەولێرەکەم ئەو پێشوازەی لە من کراوە بەڕاستی قەت بیرم ناچێتەوە بەڕاستی شایانی دەستخۆشین شایانی ڕێزن شایانی ئەون کە ئیشی باشیان بۆ بکەی ئەو خەڵکە زۆر سپاس. کۆپلەیەکی کورداوە دەکەن بە کورتیش بێ بۆ ھەولێری بڵێ کە لە گۆرانیەکەدا ئێستا کۆپلەیەکیان بۆ بڵێ بەڕاستە با ئەویان سوپرایز بێ با دواتر کە بڵاوە بێتەوە ئیشەڵڵا بەسەر چاو لە خزمەتانە من ئەسمە لای بەڕێز ئاراسفەتاکو دەرهێنەری کلیپەکە کاگەڕاز ماندوو نەبن چەند کاتژمێرێکە سەرقاڵی کلیپەکەن لە ناو شاری ھەولێرە جەناب وەکو هونەرمەند وەکو دەرهێنەرە بێگومان کارەکانی جەنابەت جیاوازە لە بواری دروستکردنی کلیپدا چ قسەیەکت هەیە پەیامێکت هەیە بە تایبەتی دوام هێرشە موشکبارانەی کە بۆ ھەولێر کامە چۆن دەتوانێت ڕەنگدانەوەی هەبێ هونەر چۆن دەتوانێت بڵێ هەبێ بەڕاستی بیرۆکەی ئەو سناریۆی کە بۆم هات دوای ساڕۆخەکان بوو کە بەداخەوە کە ساڕوخانە با بڵێن چۆن دەڵێ ژیانی ھەولێریان ناخۆش کرد بە زەمە بەو کە بیرۆکەم بۆ هات کە ئێمە لە ھەولێر و لە کوردستان لە هیچ دژمنێک ناترسین و هیچ شتێک نامان ترسێنی ئێمە بە گۆرانی و ئاواز و بە خۆشەویستی با بڵێن دژیان دەوەستین ئەوەیە پەیامەکەی سناریۆکە لەوە بۆم هات بەڕاستی و قەراریشماندا هەر با بڵێن ماریا خان لەگەڵ کاگارەوەسی داوایان کرد یارمەتیاندن دەم بۆ ئەو کلیپە نیش بە خۆشحاڵیەوە با بڵێن وا دەکەین کە ببتە پرۆژەی هونەری زۆر جوان. لۆکیشنەکانی ئەم کلیپایە هەر ناو ھەولێرە بێ شوێنەکانی دیکەی ھەولێر کوێیە بۆ ئەم کلیپە؟ بەڵێ هەر سەرقەڵایە و با بڵێن ناو بازاری قەیسەریە و پارکی شارە. خۆش بێ زۆر سپاسەکە ئاراسفەتاوەکو دەرهێنەرێکی کلیپە لەگەڵ مابوو ئاراسفاتەحوەکو دەرهێنەری کلیپەکە لەگەڵ مابوو گوڵ باغ ئاماژە بەوە بکەین کە ئەم کلیپە ئاواز و بێگومان ئاوازدانەرەکەی ئاریوس حەمەسەعیدەوە تێکستێکەشی لەلایەن حەمەسەعید ئیبراهیم و نووسراوەکو ئاماژەمان پێکرد لەلایەن ماریا ھەورامیەوە دەگوتێتەوە بۆ پشتگیریکردن لە ھەولێرەکان بێگومان چەند کاتژمێرێک کە لەسەر قەڵای ھەولێر و لە ناو سەنتەری باغی شاری ھەولێریش کلیپەکە بەردەوام بێت و لە داهاتوویەکی نزیکدا پێشکەشی بینەران دەکرێت. باشە هاوکارم هێرۆ مەولودی لە ھەولێرەوە لەگەڵم بووی سپاس.